بەناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز شێخ جەعفەر شێخ مستەفا نوێنەری سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێز ڕێبەر ئەحمەد نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بەڕێزان کەس و کاری خوا لێ خۆش بوو، ئامادەبوانی بەڕێز بەداخۆ ئەمڕۆ لێرە کۆبینەتەوە بۆ پێشوازیکردن و بەڕێکردنی تەرمی خوا لێ خۆش بوو دکتۆر ڕۆژنووری شاوێز سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1999 تاکو 2005 سەرۆکی پەرلەمان بووە. لەو ماوەیەدا خزمەتێکی زۆری بە دامەزراوی پەرلەمانی کوردستانی کردووە. ماتەم جێرانی ئازیز، ئێستاش چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستا مەلا زەرجیز دەخوێنێتەوە، با بەڕێزیان بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. بسم الله الرحمن الرحيم. كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون. والذين آمنوا وعملوا الصالحات لنبوئنهم من الجنة غرفا تجري من تحتها الأنهار خالدين فيها نعم أجر العاملين الذين صبروا على ربهم يتوكلون. بسم الله الرحمن الرحيم. وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله هو خيرا وأعظم أجرا واستغفروا الله إن الله غفور رحيم. صدق الله العظيم. ماتەم جێرانی بەڕێز، ئێستاش وتاری پەرلەمانی کوردستان لەلایەن بەڕێز دکتۆر هێمن هەورامی دەخوێندرێتەوە، با بەڕێزیان بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، ماتەم گێڕانی ئازیز، خوشک و برایانی خۆشەویست، برانی بەڕێز، خوا لێ خۆشبوو کاکتۆر ڕۆژنووری شاوەیز، خزم و کەس و کارە سەربەرز و سەربڵندەکەی، فەرماندە و هاوڕێ و هەواڵ و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان. بۆ ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە هەرە غەمناکەکانی خۆی کە هەمومان لێرەوە بە تاسەوە پێشوازی لە تەرمی یەکێک لە تێکۆشەرە هەر قارەمان و سیاسە دوانە لێ هاتووەکەی کوردستان جەنابی کاک دکتۆر ڕۆژنووری شاوەی سەکەین. بە ناوی خۆم و هەواڵانمان لە پەرلەمانی کوردستان زۆر بەگەرمی بە خێراتنیە مولایەکتانەکەین، سوپاستانەکەین بۆ ئامادەبوونتان. بەڕێز سەرۆکی پەرلەمانیش زۆر حەزیە کرد لێرە بێ، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە چەند ڕۆژی پێشوو تووشی نەشتەرگەریەکی بەپەلە بۆ نەیتوانی بە شەخسی لێرە بەشدار بێ. ئەمڕۆ ئێمە لە پەرلەمانی کوردستان بە حوزنەوە لە بەردەم قەڵافەتی پیاوێکی گەورەی کوردستان، لە بەردەم تێکۆشەرێکی گەورە، سیاسەتوانێکی وەورد و بەویقار، سەرۆکی پێشووتری پەرلەمان، سەرۆکی پێشووتری ئەنجومەنی وەزیران، جێگری پێشووتری ئەنجومەنی وەزیران، جێگری پێشووتری سەرۆک کۆماری عێراق، جێگری پێشووتری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق، پێشمەرگە و فەرماندەی دیاری کوردستان، یەک لە فەرماندە گەورەکانی شکاندنی ئەفسانەی داعش، سەرپەرستیاری داستانی پردێ،
مفاوزێکی گەورە و بەرگریکارێکی سەرسەخت لە مافەڕاوەکانی گەلی کوردستان لە چەندین وێزگە و قۆناغی جیاواز ڕاوەستاوین، ئەویش تەرمی کەسایەتی گەورەی کوردستان کاک دکتۆر ڕۆژنووری شاوەیسا. هەمومان لێرەین بۆ گەیاندنی ماتەمینی خۆمان، بۆ براو هاوڕێی تەمەنی سەرۆک مەسعود بارزانی، بۆ مفاوزێکی گەورەی کوردستان. جەنابی کاگڕۆژ لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان و دواتر جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو. جەنابیان لە 22 دوانزەی ساڵی 1999 بووە سەرۆکی پەرلەمان و تا ساڵی 2002 وەک سەرۆکی پەرلەمانی کوردستان بەردەوام بوو. لەو ساڵانەی کە بەڕێزیان سەرۆکایەتی پەرلەمانیان لە ئەستۆ بووە، توانیوێتی دەورێکی گەورە و کاریگەر لە دەرچواندنی کۆمەڵێک یاسای گرنگ بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان بگێڕێ. توانیوێتی نزیکەی لە ماوەی سەرۆکایەتی خۆیدا هاوشان لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکانی تر نزیکەی 72 یاسا و بڕیاری گرنگ لە پەرلەمانی کوردستان دەربچێ. بەڕێزیان دەورێکی گرنگ و کاریگەر و گەورەی بینیوە لە پاراستنی یەکێتی خاکی هەرێمی کوردستان و بەرگریکردن لە شەرعیەت و لە سەروەری هەرێمی کوردستان و ئازا و دلێر و بوێر بووە، چ لە مەیدانی جەنگا بوو بێ، چ لە مەیدانی گفتوگۆی سیاسیا بوو بێ، چ لە دروستکردنی ئاشتەوایی و پرۆسەی ئاشتی نێوان هێزە سیاسی سەرەکیەکانی کوردستان بووە. بۆ ئەمەش بەڕێزیان لە 15 دەی 2002 تا ساڵی 2000 تا مانگی 4 2005 بە تەناوب لەگەڵ خوالێ خۆشببوو کاکتۆر کەمال فواد سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان لە ئەستۆ گرتو و ئەو خولەش بە خولی گواستنەوە ناسراوە. بەڕێزان، هەمومان ئەمڕۆ لێرەین بۆ یاد و یادەوەری پیاوێکی گەورەی کوردستان کە خەسڵەتی جوانی شۆڕژێڕی لە باوکی تێکۆشەریەوە، لە دایکی تێکۆشەریەوە، لە ڕێو ڕێبازی پڕ لە کوردایەتی و خەبات لە پێناوی ڕزگاری کوردستان بووەتە قوتابخانەوە ئەزمونێک بۆ هەموو یەکێک لە ئێمە. بۆیە بە ناوی پەرلەمانی کوردستان هاوخەمی خۆمان بۆ خزم و کەسوکاری بەڕێزی، هاوخەمی خۆمان لە تەواوی خەڵکی کوردستان، هاوخەمی خۆمان لە سەرجەم پەرلەمانتارە بەڕێزەکان، هاوخەمی خۆمان لە سەرۆک مەسعود بارزانی و تەواوی هەڤاڵانی پارتی دیموکراتی کوردستان دەردەبڕین. ئەزمموی خەباتی کاک دکتۆر ڕۆژ هاندەری هەموو لایەکمانە بێت کە یەکێتی ڕیزەکانی کوردەواری باشتر بپارێزین، پێکەوە ژیان و پێکەوە بوون و یەکتری قبولکردنمان زیاتر پتەوتر و قوڵتر بکەینەوە. بۆیە جارێکی تر بە ناوی پەرلەمانی کوردستان پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی براکانی و هەردوو کچ و کوڕەکەی و خزم و کەسوکاری و تەواوی خەڵکی کوردستانەکەین و لێرەوە بەڵێنە بە تەرمی پیرۆزی جەنابی کاک دکتۆر ڕۆژ ئەدەین. هەر یەکێک لە ئێمە ئەو پەڕی هەوڵ و توانای خۆمان ئەدەین لەسەر ڕێو ڕێبازی بەردەوام بین هەتا بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان، ئاواتەکانی کاک ڕۆژ و تەواوی شەیدە قارەمانەکانی کوردستان دەیەنێتە دی. جارێکی تر بە خێراتنتانەکەین. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. ئێستا دەست دەکەین بە دانانی تازەگولینە داوا لە بەڕێز شێخ جعفەر شێخ مستەفا دەکەین وەکو نوێنەری سەرۆکایەتی هەرێم با بەڕێزیان بفەرمێ.
تاجەگوڵینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز ڕێبەر ئەحمەد وەزیری ناوەخۆدا دەنێت با بەڕێزیان بفەرمێت. تاجەگوڵینەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان با بەڕێزیان بفەرمێن. تاجەگوڵینەی فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستان، تاجەگوڵینەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان با بەڕێزیان بفەرمێن. تاجەگوڵینەی فراکسیۆنی یەکێتی با بەڕێزیان بفەرمێن. تاجەگوڵینەی فراکسیۆنی گۆڕان با بەڕێزیان بفەرمێن. تاجەگوڵینەی فراکسیۆنی کۆمەڵ با بەڕێزیان بفەرمێن. تاجەگوڵینەی فراکسیۆنی ئازادی با بەڕێزیان بفەرمێن. تاجەگوڵینەی فراکسیۆنی سەردەم با بەڕێزیان بفەرمێن.
تازەگوڵینەی فراکسیۆنەکان کلدان ئاشور سریان بابەڕێزیان بفەرمون. تازەگوڵینەی فراکسیۆنە تورکمانیەکان با بەڕێزیان بفەرمون. تازەگوڵینەی سەرۆکی دیوانی پەرلەمان با بەڕێزیان بفەرمون. ئەندامانی بەڕێزی پەرلەمان بۆ گوڵەکانیان دەخوان لای بن. ئێستا تازەگوڵینەی خوانەوادەی خوا لێخۆش بوو دکتۆر ڕۆژنووری شاوێز لەلایەن خێزانی بەڕێزیانەوە ساحیبەخان با بەڕێزیان بفەرمون.
It's all just-